پێکەوە گفتوگۆکەین لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف بە تایبەت بۆ سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری ڕێنماییەکان چین لەم مانگەدا گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک حاجی یاکۆ حەسەن بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی. کاک حاجی سڵاو لێبێ بە خێراتی. سڵاتان لێبێ بەناوی خوای گەورە میهرەبان. سەرەتا پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان لەسەر جەم مسلمانانی جیهان و کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی دەکەین و سڵاو ڕێزم بۆ کەناڵە جوانەکەی کورسات بۆ ئەم بوارەی کە بۆی ڕخساندین بۆی کە لەسەر مانگی پیرۆزی ڕەمەزان توانین هەندێک قسە بکەین. زۆر بە خێراتی کاک حاجی. هەموو ساڵێک هەندێک ڕێنمایی گشتگیر هەیە دەرەکرێت تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز. لەم ساڵدا ڕێنمایەکان بە گشتی چین؟ بەڵێ دیارە ئەم ساڵیش هەر وەکو پار ئەو ڕێنمانەی کە تایبەتە بە مانگی ڕەمەزانی پیرۆز هەین عینە ڕێنماییە. دوو ڕێنمایەکی ئیداریە کە سەرجەم دام و دەستگاکانی حکومەت و ئیدارات ئەگرێتەوە، ڕێنمایش کەشان تایبەتە بە مامۆستایانی ئاینی، ئەوانی کە پەیوەستە بە عامەوە داخستنی شوێنە خواردن و خواردنەوەکانە و داپۆشین و نەهێشتنی ئەو ڕووکەشی مەتعەم و چایخانەکانە بۆی کە پەردەیەک داپۆشراو بێ و هەروەها نەهێشتنی بار و مەیخانەکان لە مانگی ڕەمەزانە داخستنیان و خواردنەوە لە فەرمانگە و لە شوێنە ڕسمیەکانە بەم شێوەیە بۆ مزگەوتەکانیشکردنەوەی مزگەوتەکان و وەعزی عەسران و چاودێریکردنی مزگەوتەکانە بەم شێوەیە. باشە. مامۆستا بڵندگوی مزگەوتەکان کراوە دەبن لە دەرەوە بۆ دەرەوە با بڵین؟ بۆ طبعاً بۆ وەعزەکان نە. هەموو عەسرێک ئامۆسای ئاینی بۆ ماوەی 20 دقیقە توانێت ئامۆژگاری وەعزی خۆی پێشکەشکا، بەڵام بەبێەوەی کە بیدا بە مکەبەری دەرەوە تەنها بۆ ئەو نوێژخوێنانەیە کە لە مزگەوتە ئامادە. باشە. بۆ نوێژی تەراویح وەکو دەزانین سونەتێکە و خەڵک لە فەرزەکان زیاتر پێ و پافەز دەبێت، یعنی ئەوەش بڵندگۆکار کراوە دەبێت؟ وەڵای تەراویحەکانیش ئێمە هەر پێمەوتون هەندێک مزگەوت هەیە کەوتونتە ناو چەقی گەڕەکەکانەوە. بەڕاستی زۆرجار ئەمەشە بێتەوەی ئەوەی کانێ جار خەڵکی ئەوێ گلەی و گازندەیان هەبێ، بەڵام بەعام ئێستا تەراویحەکان زۆر جار ئەدرێ بە دەروی مکەبەرەکان. بڵێ بە تایبەتی شەوەکانی لەیلەتوڵ قەدر. خەڵکیش خۆی ڕاهێناوە، خەڵکیش خۆی ڕات و هەندێکی شەیە پێی خۆشە. ڕاستە ڕاستە. وەعزەکانیش هەندێک جار گەڕەکەکان ئەڵێن بە جۆمان لێبێت، بە تایبەتی ئەو ئافەتانی کە ئاتوچێ مزگەوت ناکەن و لە ناو مزگەوتان لە ماڵی خۆیانان حەزەکەن جوان لە ئامۆژگارەکان بێ لەلایەن مامۆستایانی ئاینی بۆیە حەزەکە مکەبەرەکان کراوە بێ. بەڵام پێماوەتون کە سەوتێکی ئەوەی نەبێ کە خەڵک ئیزعاج کات. مانگێکی تایبەتیشە خۆی هەر بۆ مانگێک ئەوەی بە ڕۆژوو بێ خودۆشی بە ڕۆژوو نەبێ خۆی ڕاهێناوە لەگەڵ تەخوسەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە، یعنی ئەو ڕێزگرتنە زۆر خەڵک لە کۆمەڵگەی ئێمەیە، چ ئەوەی بە ڕۆژوو نییە، چ ئەوەی کە بە ڕۆژووە، ینی ڕێز لە ئەو پابەندی یەکتر دەگرن. مامۆستا پێم وابێت لە مزگەوتەکانی ژەوە نیەت شەوان تا بەیانی کراوە بن بۆ خەڵکانێک ئەگەر بیانەوێ پاپەرستی عیبادەت بکەن. دیارە مزگەوتەکان ڕۆژگاری تر کە جگە لە مانگی ڕەمەزانی پیرۆز لە دوای نوێژی ئیشا بە چارەکێت دەرگای مزگەوتەکان داخرێت، چکەی تر هیچ داعینی بۆی بکرێتەوە. لە مانگی ڕەمەزانی شەبە هەمان شێوە جگە لە دەی کۆتایی شەوەکانی قەدری پیرۆز ئەو مزگەوتەکانی تر بە کراوی ئەمێنتەوە تا بەیانی. ئین بۆی کەیتر مسلمانان عیبادەتی خۆیان بکەن و خۆتان نەزان لە شەوەکانی قەدرە قەرەباڵغی زۆر لەسەر مزگەوتەکان دروستە بێ بۆ خەڵکیش ئارەزومەندە تا ئەوی تا بەیانی بمێنێتەوە تاعەت و خواپەرستی خۆی بکە. باشە. مامۆستا زۆرجار لە مزگەوتەکانە دەبینین مامۆساکە کەسێکی ترێنێ لە بری خۆی نوێژەکە، یعنی ئەمانە ئاسایی ڕێگە پێدراوە لە نێو مزگەوتەکانە؟ ناوەڵە نابێت، چکە ئێستا ئێمە زۆربەی زۆری مزگەوتەکانمان مامۆستایەک و دوو مامۆستای هەیە. هەندێک جار مامۆستای خۆبەخشمان هەیە بۆ یارمەتی مامۆستای مزگەوتەکان بە ئەوانە ڕێگا پێدراون لای ئێمە و فەرمانی هەیە ئەتوانێت ئەوان هاوکاری مامۆستاکان کەن، بەڵام خەڵکی تر و سربەخۆ بێت ناکرێت هەر کەسێ ئێستێ منبەری مزگەوت ئیستیغلال کا بۆ کاری تایبەتی خۆی.
باشە زۆر جار مەسەلەن بەشێک لە نوێش خوێنانیش حەز دەکەن بەرەو ناو کەسێک کە پێشنوێژیان دەکا دەنگی خۆش بێ یعنی ئێستاوای لە تۆ زۆر جارەگەر مامۆسای مزگەوتەکەش نەبێ بەڵام دەنگ خۆشێکی تێدا بێ قورآن خوێنێکی دەنگ خۆش بێ گومان حەز دەکەن ئەو پێشنوێژی بکەم حاڵەتانە ئاسایی هەمانە ئێمە هەندێک قورآن خوێن و بانگمێژوانێت دەنگی خۆشە و توانای هەیە قورآنیشی لەبەرە لە زۆر لە هەندێک مزگەوتەکان ئەوان پێشنوێژیەکەن و تەراویحیشەکەن بۆ خەڵکی و نوێژخێنانی مزگەوتەکان ئەوە طبیعیە. باشە مامۆسا بەم دوایانە هەندێک گۆڕانکاری کراوە لە کاتی بانگەکان ئەگەر ڕوونکردنەوە لەسەر ئەوە بێت چۆنە لە بانگی بەیانیەوە با دەست پێ بکەین. بەڵێ دیارە ماوەیەکی زۆرە گلەی و گازندە هەیە بە تایبەتی لە هەندێک مامۆستا کە کاتەکانی بانگان هەندێک جیاوازی هەیە دیارە پێشتر قەزای چمچەماڵ شارۆچکەی چەمچەماڵ دەستیان پێ کرد و ئەوان گۆڕانکارییان کرد لە بانگەکانە بۆیە وەزارەتی ئەوقاف و ئەوقافەکان و ئیشەتی زانایانی ئاینی ئیسلامی هەستان بە دروستکردنی لیژنەیەک بۆی بە دوواداچوونی ئەم بابەتە لە هەندێک مامۆسای پسپۆڕ و بەتواناکە هەمی خاوەنی بڕوانامی دکتۆرا و ماستەرن لە بواری فەلەکناسی و لە بواری بوارەکانی پسپۆری لە شارەزایی لەو کاتەکانی بانگە و ماوەیەکی زۆرە بە دوواداچوونەکەن لە هەندێک شوێن و لە هەندێک ناوچە و لە هەندێک شوێنی بەرزایی بۆی کە بتوان بزانن کە بتوان ئەو تەوقیتە بە تەواوەتی تەسبیتکەن و بەڕاستی دانرێت دیارە خۆشبەختانە الحەمدولله ماوەی دەوری مانگێکە کۆتاییان بە کارەکانی هێناو بۆیە ئێمەش چەند ڕۆژێک پێش مانگی ڕەمەزانی پیرۆز ئیعلانمان بۆ کرد و ئێستاش ئیمساکیە ڕەمەزان لەبەردەستی موسڵمانانە و بڵاومان کردوێتەوە بە هەموو مزگەوتەکانە دیارە گۆڕانکاریەکەیە لە بانگەکانە چەند دەقەیەک فەرقیە لەگەڵ خشتەکەی پێشووە. باشە بۆ نمونە لە بانگی بەیانیە چەند خولەک فەرقی کرد بانگی بەیانی ئێستا 38 پێشتر 28 و تەمەن ئەگۆڕێ فەرقەکە نزیکەی 8 بۆ 9 دقەیەک فەرقی کردووە مەغریب بە هەمان ینی بانگی بەیانی چۆتە دواتر بەڵێ درەنگتر بانگەدا لە کاتەکەی پێشوو بەڵێ بەڵێ بانگەکە دوو دقەیەک بانگی مەغریب فەرقی کردووە بەڵام وردە وردە تەمەنترێکێت دووردە درەنگتر بانگە بانگی نیوەڕۆ چۆن بانگی نیوەڕۆ و خۆیەتی 12 دقەیە لەم کاتەیە بەڵێ باشە بانگی ئاسەکانیش فەرقی هەیە زۆری فەرقی کردووە بەڵێ ئاسیش فەرقی چەند خولەک دواکەوتووە دقیقاً 12 دقەیەک دواکەوت 12 دقە درەنگتر لە کاتی پێش و بانگیان بەڵێ باشە بۆ بانگی مەغریب چۆنە ئەویش هەر دواکەوت ئەرزم کرد 1-2 دقەیەک دواکەوتووە تەوان بە پێی ڕۆژەکان زیاتر دواکە بێگومان هەموو ڕۆژێک چەند خولەکێک دواکەی بڵێ باشە بۆ بانگی عیشا چۆنە مامۆستا بانگی عیشاش هەر ئەتیادی لەگەڵ بانگی مەغریبە 10 دقەی فەرقە 10 دقەی فەرقە باشە ینی 10 دقە چۆتە دواتر باشە نا 10 دقە نەچێتە دواتر عادەتەن فەرقی بینی بانگی مەغریب و عیشا سەعاتێک و 10 دقەیە سەعاتێک و 12 دقەیە پێ ئەو هەر خۆی وابوو یان هەر وەکو خۆی خۆیەتی بەڵێ گۆڕانەکە لە مەغریبە کە لە مەغریبا بوو عیشاش گۆڕانکاری تێکەوێ. باشە ڕێنمایتان هەیە بۆ وتارەکان مامۆسا وتاری ئێمە ڕێنمای پێشتر ڕێنماییمان هەبوو دیارە ئێمە کۆنفرانسێکی یەخستنەوەی وتاری ئاینی هەبوو پێش چەند ساڵێک لەمەوە پێش ئێستاش مامۆستایانمان بەردەوامە ئێمە ڕۆژانی 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش جومعە 2 تاردا بەزێ بۆی مامۆستای ئاینی سەرپشک بێ ئەمە تەنها ناونیشانی وتارە خوانێتتر وتارەکان هەڵەبژێرن و خۆیان لەسەر زەوی ئەو ناونیشانە وتاری خۆیان داڕێژن هەر هەفتانە 2 وتار اختیارەکرێ بۆ مامۆستایانی ئاینی کە لەو 2 وتارێکیان هەڵبژێرن ینی لەو 2 وتارە بێکیان هەڵبژێرن ئەو تارەش وتارەکانی هەموو وتاری شەرعی و ئاینین ئەوانەی کە داشێنن و مامۆستاکانی خۆمانن لێرە ئێمە بۆردێکی ئاینیمان هەیە مامۆستایانی ئاینی هەمیان بەشدارن هەفتانە چیان بوێت بەرزیەکەنەوە بۆ وەزارەت و ئەو تارانە باشە کاک حاجی ینی
ئەو دوو وتارە مامۆساکە توانێت گۆڕانکاری تیا بکات بەس بابەتەکەی بۆ دەستنیشانەکرێت بابەتەکەی بۆ دەستنیشانەکرێت ئەو بابەتانش هەندێک لە مامۆستاکان کە ئەرزم کردی بلیژنێکی بۆردی ئاینیمان هەیە لە هەموو پێکینەکان بۆ چوونە جیاوازەکانی تایە ئەوان خۆیان جاری وای دەستنیشانی وتارەکەن و ئەینێرن بۆ بۆردی سەرەکی لە وەزارەت و بڵاوەکرێتەوە. باشە ینی مامۆساکە ئازادە لە نێوانە بابەتەیە یەکێکیان هەڵبژێرێ. باشە هەندێک جار جۆرێک لە تونڕەوی ئاینی ئەبینین لە منبەرەکان و گوێمان لێ دەبێت تونڕەوەکە مەرج نییە سیاسی بێ ڕەنگە تونڕەوی فکری بێ ئایدۆلۆژی بێ ینی هەندێک جار هێرش بێ بۆ سەر ئەو کەسانەی کە ڕەنگە پابندیەکی ئاینیان نییە ئەمە دێتەوە لەگەڵ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەکە ڕێزگرتنە لە بۆچوونەکانی تر نەخێر دیارە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ڕەحمەت و ئاینی ئاسانکاری و ئاینێکە کە بەزەی و سۆز و میهرەبانی خوای گەورەی بەسەر هەموو مسلمانانە. هەندێک جار لێرە لێ بیستینەوە هەندێک مامۆسای ئاینی وتاری توندیا و تارێگەدا کە ئەمانە هەڵقوڵاوی ئاینی ئیسلامی پیرۆز نییە ڕای هەندێک مامۆسای ئاینیە. دیارە ئەمەش یا تەشیرکردنە بە هەندێک کەس ئەبیستینەوە لە وتارەکانە ئەمانە لای ئەمە مەقبول نییە و لێپێچینەوە زەرجار بانکردنی مامۆستاکانی شەکری لەسەرەوە. باشە هیچ لێپرسینەوەی کراوە لەسەر ئەو بابەتانە؟ بەڵێ بەبەردەوامی هەندێک جار وتار دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەبێتەوە ینی پەیامی ئاگرینن بەڕاستی لە دەمی مامۆسای ئەوانە مەرج نییە مامۆسای ئاینی ئەوقاف بن زۆریان بانخوازی ئیسلامین زۆریان مامۆستایەکن کە لە ئەوقافانین ئەوانە ئێمە زۆر ناتوانین ئینام بکەین بەڵامەوەی کە مامۆسای ئاینی بە بانگیەکەین و قسەیان لەگەڵاکەین. ئێوە با بڵێن پێوەستن بەوانەی کە تەنها لە منبەرەکانەوە ئەوانەی منبەری مزگەوتەکان زیاتر کە زۆربەی زۆری مامۆسای سەر بە ئەوقافن. باشە ئەو تارانەی دەستنیشانەکرێت زیاتر چین؟ هەموو وتاری شەرعیە زیاتر ئەو وتارانە کە پەیوەستە بە ئانیەوە ینی هەندێک مناسبات و هەندێک شتی ئاینی کە مەسەلە بۆ نمونە وتاری ئەم جمعەی ڕابوو لەسەر مانگی ڕەمەزان بوو جاری وایە مەسەلە لەسەر ئیسرا میعراجە لەسەر مەولودە لەسەر مناسبە ئاینیەکانە و تەرحەدینیەکانە مەسەلەن مەسەلەی ڕێزگرتنی دایک و باوکە مەسەلەن ژینگەیە زۆر ئیتر هەموو شتێکی تایە. باشە کاک حاجی ئێوە خولتان هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی مامۆسایان؟ بەڵێ ینی زۆر زاگلەیش لە ئاست و توانە و لێ هاتووی هەندێک لە مامۆسایانەکرێ خۆشبەختانە هەندێکیان ئێستا لەگەڵ پێشکەوتنی شەپۆلی زانیاریەکانەوەنیش پێشکەوتون بەڵام گلەی زۆر جار لە هەندێکیان دەکرێت. خۆشبەختانە ئێستا مامۆسایانی ئێمە ئەکسەرێتیان خاوەنی هەڵگری بڕوانامەن لە بڕوانامەی سەرروو بە کالۆرۆسیش لە زۆربەی زۆریان بە کالۆریۆس و ماستەر و دکتۆرایان هەیە و ئێستاش خۆ دەزانی سەردەمێکە خەڵک لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕێگای ئەم جۆرە ئامێرانی کە پیا بووە لە ڕێگای ئینتەرنێتەوە پەیوەستە بە هەندێک دنیای ئاینی عالەمی ئیسلامیەوە کە سوودمەند دەبن لە عیلم و لە زانستەکانە و ئێمە ساڵانەش چەند جارێک خولی پێگەیاندنی ئەوە ئەکرێتەوەی بۆ مامۆستایانی ئاینی لە سلێمانی لە هەولێر بەڵێ ئەوەش هەیە بەڵام کەم زۆر نییە ساڵی جارێک دوو جارەکرێتەوە. باشە کاک حاجی یەکێکتر لەو بابەتانە مەسەلەی ئەو کەسانی کە دەرەوزەکەرن بە تایبەت دێنە نێو مزگەوتەکانەوە ڕەنگە لەم مانگەدایتر زیاتر دەزانن خەڵک دەستکراوەتر لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هیچ ڕێنماییەکەیە بۆ ئەوان با بڵێن بە مامۆسایانی ئاینی بڵێن کە ڕێگە بەمانە بدرێ یاخود نەدرێ؟ وڵای ئەوە دیاردێکی زۆر ناشرینە دیارە ئەوە زۆربەی مزگەوتەکان لە بەتایبەتی لە ڕۆژانی جومعەتە مانگی ڕەمەزانی پیرۆزی ژواتە پێشەوە زیاتر زەختێکی زۆر لەسەر مزگەوتەکان لە ڕێگای ئەم ساڵکردنەوە هەروکو چۆن لە شەقام و لە گۆڕەپان و لە فولکەکانە ئەیامینین لە مزگەوتەکانیشە عادەتەن بەتایبەتی لە ڕۆژانی جومعەیەن مامۆسای ئاینی پێی ناخۆشەوە دیارە ئێمە پێش چەند ڕۆژێک لەمە پێش لە قایم قامێت بەسەرپەرشتی بەڕێز قایم قام کۆبوونەوەیەکمان کرد بەشێکی لەسەر ئەو دیاردەیە بوو کە
بە تایبەتی لە سلێمانی و بە تایبەتی تیژ لە مزگەوتەکانە کە خەڵکی زۆر ئیسعاجەکەن ئەم دەواازەکەرانە هەندێکیشی لەم لاولەولاوە ینی بەڕاستی کەمی خەڵکی دانیشتوی سلێمانی بێ ئەمی لەم لاولوێت تەمەەن دیارەوە ئەرشی حکوومەتە و خۆیم شار و شار دەکەن بەڵێ ڕەنگەی ئێرە بچێتە هەولێر بێتە ئێرە هی قەزاکان بێتە ئێرە بەڵێ ئێرە بچێتە شوێنەکانی تر بەڵێ لە هەندێک شوێنەمانە ئەچن فاڵ و ئەمانە ئاگرنەوە ئەمەش هەر بە خۆشتێکی خراپە و کە دوورە لە بنەماکانی ئاینی ئیسلامەوە لە هەندێک شوێنە بینی خەریکی فاڵ و قاوەگرتنەوە ئەمانەش هەرم دەرۆزەکەرانە خەریکی من. زۆر بەڕێز کاک حاجیاکۆ حەسەن بەڕێوەبەری و خافی سلێمانی سپاس بە ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکان خی گەورە تاعاتی هەموو لای قبولکان ئینشاءڵڵا لە مانگە پیرۆزەیە زۆر سپاس بۆ جەنابتان ئامین زۆر بەخێراتی سەرچاو